كافر چیەکە سبحان الله کە پارەیە تۆ ئاگاتان لێ کافر چی لە عالەمەکە بینی چۆن نەکاتەوە وەڵا خەڵکی فەرمیان زۆر بوو ژیانیان لە ئێمەش تاڵ کردووە گەر ئەم 8 ملیارە بکەین بە ملیارێک باش بە چۆنێکی کاکە بە 8 ملیار چۆنێکی تو خوای تۆ خاوەنی زەوی تۆ ڕزقەدەی تۆزێ پارۆینەیە وەڵا ئەوانەی کە بوو بە حیواناتیش کورە حیواناتیش بێ دڵ نای 7 ملیار بەچی لە ناوبی هاچی خواردنی پیسەیەن بۆ خەڵکاچی دەرمانی سەقەتەیەن بۆ خەڵکە بۆ ئیبادەکردیان اینجا بە کیمیایی بە زەڕی بە تەیارە بە ساڕوو بیفرۆشە بە هەمیان بایەکرد لە ناوبەر بایەکە قات و قڕکەن بە بەرنامام ئیشان ناکەن جاتی ئەم پاری کەیانە کاکی برا بە ملیۆنان تەن گەنمەکەنە ناو ئەوەڵە با سعری گەنمدا نەبەسێ بە هەزاران سەرمەڕ و وڵاغ ئەکوژنەوەی خەنە ناو بەحرە و دایە سووتێنن وەڵا با سعری گۆشتدا نەبەسێ تاجرەکان تۆ سری ئەمانەکە بنەوە دەعبایانە ناخن کە خۆ قسە لەگەڵەوە ناکە لەگەڵ ئاوانەیەتی ئەمە تۆ لە جاتی بێ تەوافڵ بالصەبر وتەوافڵ بالمەرحەمە بکەی لە جاتی خواردنی فەقیر بە یارمەتی بێ ئەمام خوا هەموو نیعمەتەی داویتێ کە چێچ ناوە بەکاری دێنن کورەم بەشەرە کە خوای نەناسی دەعبایەکی لێ دەرەچێ هەرچی گوناحە بە پێ بەدا لەگەڵ دەعبایە بیاشوپێنی هۆم کە لەنعامی بەل هوم چی